بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی پازدەیەم ڕێکەوتنە مێژوویەکەی 11 ئادار. پاش گەڕانەوەی وەفدەکەمان بە نائومێدی، هەمووان لەو باوەڕەدا بوون وت و وێژ بە تەواوی ڕووخاوە. تا مانگی شوباتیش دوایی هات، هیچ تیشکێکی هیوا لە ئاسۆوە دیار نەبوو. نا کەسێک لەلای ئەوانەوە هاتوو، نە لەلای ئێمەشەوە کەسێک نێردرا. لەلایەکی تریشەوە خۆ ئامادەکردنی سوپایی هەمیشە هەر بەردەوام بوو. پاشان پێکهەڵبژانێکی بچووک ڕوویدا. تا 2 ئاداری 1970 دۆخەکە هەر بەم جۆرە بوو. لەو ڕۆژەدا خالید عەبدولحەلیمی پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری پۆلیسی پارێزگا حوسێن شێروانی و بەڕێوەبەری ئاسایشی پارێزگا عەبدولجەبار دلێمی هاتن. ئێمە پەیوەندیەکی پتەومان وەک پێشتریش باسم کرد لەگەڵ ئەمەی دواییان هەبوو. مۆرسێکی تایبەتیشمان لە نێواندا هەبوو. زانیاری بە کەڵکمان بۆ تێسرەواندنێکی سەرکەوتووی چڵکا و خۆرەکان و هێزەکانی حکوومەت بەو مۆرسا لەوێوە بۆ هات. ناوی خواستنی ئەو لای ئێمە ثائر بوو. مەبەستم بوو بەر لەوەی کۆبوونەوەیەکی ڕەسمی لەگەڵ پارێزگار دەست پێ بکات، بە تەنیا لەگەڵ ئەودا کۆ ببمەوە. لێم پرسی ڕژێم چی لەژێر سەردایە و نیازی چییە؟ وەڵامی دایەوە. پرسەکە گیرۆگرفتی زۆری تێکەوتووە. پارێزگار بۆ ئەوە هاتووە دوارڕای بارزانی بزانێ. ئاخوو هەر لەسەر گفتەکەی خۆیەتی و ئامادەیە بۆ مۆرکردنی ڕێکەوتنەکە یا لیلا داوە. ئەگەر هێشتا هەر سوور بێ لەسەر ڕێکەوتن، ئەوە وەفدێکی حکوومەتی ئامادەیە بێت بۆ ئەوەی دەست پێداهێنانی دوجار بخانە سەر ڕێکەوتن نامەکە. باپەلە ئەم قسانیم نووسیەوە و ناردم بۆ باوکم. خالید عەبدولحەلیم کۆبوونەوەکەمانی بەم قسانە دەست پێ کرد. بە فەرمانی سەرۆکۆمار و جێگری سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش هاتووم جەخەتان لەسەر ئەوە بۆ بکەمەوە کە سەرکردایەتی حیزب و حکوومەت بەڕاستیان و بڕیاریان داوە پرسی کورد لە ڕێگەی ئاشتیەوە چارەسەر بکەن. لەو چەند هەفتەی ڕابردوودا پرسەکە گەیشت بۆ ڕێگەیەکی داخرا و چی هەوڵ و تەقەلای درابوو هیچی سەرکەوتوو نەبوو. هاتووم بۆ ئەوەی ڕێک بکەوین لەسەر دەستپێکردنەوەی گفتوگۆ و لەکوێ بچڕاوە لەوێوە تێهەڵچینەوە. وەڵامی بارزانیش ئەوە بوو. ئێمە هەر لەسەر ڕاکەی پێشومانین. لەوەمان لا نەداوە کە پێویستە بگەینە چارەسەرێکی بە ئاشتی. پارێزگار ئەم ئەنجامەی هەڵگرت و لەگەڵ خۆیدا بردی و ڕۆی. لە حەوتی هەمان مانگدا پارێزگار خالید عەبدولحەلیم نامەیەکی بۆ بارزانی نارد، خەبەری تێدا دابوویە کەوا قسەکانی ئەوی گەیاندووە بە سەرکردایەتی لە بەغدا و سەرکردایەتی پێی خۆش بووە. بڕیار دراوە ڕۆژی نوێی مانگ وەفدێکی گەورە بە سەرکردایەتی سەدام بێت بۆ کوردستان ئەگەر بێ و ئەم بڕیارە لای ئێمەوە قبول بێت. دیارە وەڵامی ئێمەش بەڵێ بوو. لە ڕۆژی دیاریکراودا سەدام حسێن لەگەڵ وەفدێک کە لەگەڵی هاتبوو گەیشتە ڕەواندز و وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان چوو بۆ ڕەواندز بۆ پێشوازی لێکردنی. لە ڕەواندز عەزیز شەریف چپاندی بە گوێمدا، وتی ئەم جارە هەموو شتێ دەبڕێتەوە. کە لە ڕەواندزەوە دەڕۆیشتین بۆ ناوپردان، من و سەدام حسێن لە یەک ئۆتۆمبیلدا بووین. بە درێژایی ئەو ڕێگەیە هەرچی قسەمان کرد هیچی لە سنووری کاروباری شەخسی دەرنەچوو. تەمەنت چەندە؟ حەزت لە چ جۆرە وەرزشێکە؟ پاش ئەو قسانە پێی وتم خوایار بێ ئەم جارە هەموو شتێ دەبڕێنینەوە. هەرچی گیر و گرفتی چار نەکراو هەیە هەمووی چارەسەر دەکەین. پاش فراوینکردن گفتوگۆ لە نێوان هەردوولادا دەستی پێکرد و تا سەعات 12 شەو درێژەی کێشە. ڕۆژی دوای گفتوگۆ لە سەعات 9 سبەینەوە دەستی پێکردەوە و تا سەعات 2 پاش نیوە شەوی خایاند. سەرنجام داڕشتنی مادەکانی ڕێکەوتنەکە لە شەویدا لەسەر 11 ئاداری 1970 تەواو بوو. سەعات 11:30 شەو بارزانی و سەدام هەردووکیان ئیمزای خۆیانیان لەسەردانا. من ئێستا کە لەباری ئەم ڕووداوە مەزنەوە لە مێژووی گەلی کووردا دەنووسم، ناتوانم ئەو ئازایەتی و ڕاستیە پشتگوێ بخەم کە سەدام حسێن لەم بوارەدا دەری بڕی. هەروە ناشتوانم ڕۆڵی ناوەندی ئەو لەبەری حکوومەتەوە پشتگوێ بخەم لە هێنانەکایی ئەم ڕێکەوتنەدا. بۆ یەکەمین جار لە مێژووی میلەتی کووردا دەوڵەتێکی خاوەن سەروەری بەهۆی بەڵگەنامەیەکی یاساییەوە دانی بە مافە سیاسیەکانی گەلی کوردانە و ئەو بەڵگەیە هەتایە دەمێنێتەوە، نەدەشاردرێتەوە و نەداخرێتە پشتگوێ. کەس ناتوانێت بەهای ئەو بڕیارە کەم کاتەوە کە لەو بەڵگەنامەیەدایە. ڕێکەوتنی 11 ئاداری 1970
چارەسەرێکی پێشکەوتوانە و داد پەروەرانی گیر و گرفتی کورد و سەرکەوتنێکی گەورەی تێک ڕێگەلی عێراق و بە تایبەتی گەلی کورد و بە مرادگەیشتنێکی مەزنی شۆڕش و پارتی بوو. هیچ لاری و هیچ کورتێنانێکی تیادا نەبوو. بەڵام لە کاتی جێبەجێکردنیدا کۆسپی هاتە ڕێ. پێویستە لێرەدا دام بەوەدا بنێم کە بەرپرسیارەتی لە کۆسپ هاتنە ڕێی ئەم بەیانەدا دەکەوێتە سەر هەردوو لە ئێمەش و لایەنی حکوومەتیش. بەڵام نەک نیوە بە نیوە بەشی لایەنی حکوومەت لە پشت هەڵکردن لە ڕێکەوتنەکە زۆر لە بەشی ئێمە گەورەتر بوو. ئەو خاڵی لە هەرچی زیاتر سەرنجی ڕاکێشام ئەوە بوو. پاش ئیمزاکردنی ڕێکەوتنامەکە عەمید ڕۆکن محەممەد عەلی سەعید دەست بەجێ داوای کرد لەگەڵ لێژنەی سوپایی شۆڕش کۆبێتەوە. لێدمە لەگەڵ نافیز جەلال و محەممەد مەحموود، عەبدوڕەحمان سامی و یوسف میران و من کۆبووە. ئەم ئەفسەرە چەندین نەخشەی لە جانتاکەی دەرهێنا و بڵاویکردنەوە وتی پێویستە لەسەرمان بەر لە هەرچی لیژنێکی تێکەڵ لە هەردوو لامان پێکەوە بنین بام بەبەستی هەڵگرتنەوەی ئەو مینانی لە زەویدا نێژراون. ئێمە ژۆڵاماندایەوە کەوا ئێمە لە مین ناشتندا شێوەیەکی ڕێکوپێکمان نەگرتوۆتە بەر و شوێنی زۆریان بەر ڕێکوپێکی نازانین. لەوانەیە بتوانین چەند شوێنێکی کەم دەستنیشان بکەین، بەڵام ناتوانین شوێنی هەمویان دەستنیشان بکەین. ئەویش بە دیالێکتی گالێری وتی یا ئەخی لە عەتشە سەبینە، واتە کاکی خۆم ئەی ئێمە چیمان کرد؟ نافیز جەلالیش وەڵامی دایەوە ئەوەتە هێشتا مەرەکەبی ڕێکەوتنامەکە وشک نەبووتەوە، تۆش دەڵێ هیچمان نەکردووە. باش ئەوە لێژنێکی تێکەڵ بۆ ئەو مەبەستا پێکێنرا. لەم ڕوبەڕووبوونەوەیدا تێگەیشتە مینەکانمان چەند کاریگەر بوون بەسەریانەوە. بڕیاردرا وەفدە حکوومەتیەکە لەگەڵ وەفدی کووردا سعات 6 سبەینی 11 ئادار بچنە سیپیلک. لەوێوە هێلیکۆپتەر ئامادە دەبێ هەڵیان بگرێ و بیان با بۆ بەغدا. سەدام و ئەو شاندەی لەگەڵی بوون زۆر جەختیان لەسەر بارزانی کرد من و ئیدریسیش لەگەڵ شاندەکەدا بنێرم بۆ بەغدا تا لەو ئاهەنگانەدا بەشدار بین کە بە بۆنەی ڕێکەوتنەکەەوە دەکرێن. بارزانیش بە ناچاری ڕەزامەندی پیشاندا چونکە حەزی نەدەکرد بڕی. ئیتر ئێمەش کەوتینە پاڵ وەفدەکە. بارزانی بۆ ماڵاوەی بەڕێکردن تا بەرزێوە لەگەڵ وەفدەکەدا هات. پاشان لەگەڵ من و ئیدریس وەلا کەوت و پێیوتین ئاگاتان لە خۆتان بێ و وریابن، لە خۆتان بایی نەبن و بێفیزی پیشان بدەن و زیرەک بن و لەگەڵ هەموو کەس ڕووخۆش و قسە خۆش بن، بێ ئەوەی گوێ بدەنە ئەوەی ئەو کەسانە لە چی پایە و پلەیەکدان. من و ئیدریس سواری یەکێک لە 5 باڵە فڕەکە بووین، بەڵام یەکێک لە ئەفسەرەکان هات بەلامانەوە وتی سەدام حەز دەکا هەردووکتان لە باڵە فڕەکەی ئەو دابن. واتە من و ئیدریس ئێمەش گواستمانەوە بۆ باڵە فڕەکەی ئەو. فواد عارفیشمان لەگەڵ بوو. باڵە فڕەکەمان لە کەرکووک نیشتەوە. لە کەرکووکیشەوە سواری باڵە فڕەیەکی ئەنتۆنۆڤ بووین و لە باڵە فڕگەی ئەلموثەنا نیشتەوە. پێشوازیەکی گەرم بۆ گەڕاوەکان ئامادە کرابوو. هەموو سەرکردایەتی حیزبی بەعس و ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش و ئەندامانی حکوومەت تێیدا بەشدار بوون. ئەندامانی وەفدی کورد لە ئوتێل بەغدا دابەزین. سەعات 8 ئێواری هەمان ڕۆژ 11 ئادار سەرۆ کۆمار دەقی ڕێککەوتنامەکەی لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی بەغدا خوێندەوە. هەروە سەرۆکی وەفدی کوردیش دکتۆر مەحموود عوسمان بروسکەی بارزانی خوێندەوە. هەر ئەوەندا کە ئەم دوو بابەتە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن خوێندرانەوە شەپۆلێکی شادمانی بەسەر خەڵکی بەغدادا هات ئەو سەری نەبێت. خەڵکەکە گەورە و بچووک عارەب و کورد ناو شەقامەکانی بەغدایان پڕ کرد. جڵەویان بۆ سۆزی دەرونی خۆیان بەرەڵا کرد. دەستیان کرد بە هوتافکێشان و بەستە و گۆرانی وتن و هاڵپەڕکێ و شاهی. بە درێژایی شەو تا کازیوەی بەیان هەر خەریک بوون و نەبڕایەوە. ئەو ڕۆژە بەڕاستی جەژنێکی بێگەردی عێراقی بوو. پایتەختی عێراق یەکەمین شنەی شەماڵی ئازادی هەڵمژی کە دەمێ ساڵ بوو لێی بێبەش بوو. ڕێکەوتنی 11 ئادار بەری خەباتێکی سەر سەختانە و بەردەوام بوو. بەڵگەی ئەوە بوو خوێنی ئەو شەهیدە بە قوربانی بوانەی شۆڕش پێشکەشی کردن بافیڕۆ نەڕۆیشتووە. گومانیشی تێدا نییە بەشی زۆری ئەم سەرکەوتنە مێژوویە بۆ خۆڕاگری پێشمەرگە و خەباتی گەلی کورد و قوربانی دانا زلەکانی دەگەڕایەوە. لە گۆڕەپانی ئازادیدا سبەینەی 12 ئادار جەماوەری گەل بە عارەب و کورد و مەسیحی و تورکمان و هی ترەوە بە کۆمەڵانی یەگرت و ڕژانە گۆڕەپانی ئازادیەوە. جەماوەر بە تایبەتی ئەوەی کورد بوو حاڵەتێکی هیستریایی دایگرتبوون. هەموو سەرکردایەتەکانی حیزبی بەعس و حکوومەت هاتبوونە گۆڕەپانی ئازادی. ئێمەشیان لەگەڵ بووین. سەرۆک کۆماریش هات. سەرۆک کۆمار وتەیەکی بەسەر ئەو جەماوەرە خڕ بووە داخوێندەوە و پاشان دکتۆر مەحمودیش وتەی سەرۆک بارزانی خوێندەوە. ئێمەش کە لە ئوتێل هاتبووینە دەرەوە بۆ گۆڕەپانی ئازادی دەچوین.
خەڵکەکەدا بارین بەسەرماندا. هەر کەسە بە هەر جۆرێ بوو ئێمەیان ناسی. دەستیان کرد بە گوڵباران و شیرینی بارانی ئۆتۆمبیلەکانمان. دەیانویست لە ئۆتۆمبیلەکان بمانێنە دەرەوە و لەسەر شان هەڵمان بگرن بۆ گۆڕەپانی ئازادی. بە هەزار مەینەت و ناڕەحەتی نەبێ نەمانتوانی خۆمان لە دەستیان ڕزگار بکەین. لەو کاتەدا کە سەرۆکۆمار وتەکەی دەدا، لاوێک لەناو ئەو خەڵکەی ڕاوەستا بوون قسەکەی پێ بڕی و وتی: ئەبوو هەیسەم، من لە هیچ حیزبێک نیم، بە ناوی لاوانەوە قسە دەکەم. دەڵێم ئێمە ئامادەین لەژێر فەرمانی تۆدا کار بکەین بۆ جێبەجێکردنی بەیانی 11 ئادار. ڕۆژێکی بەڕاستی بەختەوەر بوو. لەو ڕۆژەدا نرخی ڕاستەقینی برایەتی عارەب و کورد دەرکەوت و وەک ئەستەری دراوشاوە بە ئاسمانی عێراقەوە تیشکی دەدایەوە. گەلی عێراق هەمووی وا هاتە پێشچاو کە مێردەزمەیەکی بەسەر سنگەوە ببێ و لەسەری لاچوو بێ. ئەوە کۆتایی شەڕێکی وێرانکەری ناوخۆیی بوو کە 9 ساڵی ڕەبەقی خایاندەبوو. توان و وەزەی زۆری تێدا بەفیڕۆ درابوو. گیانگەلێکی فرەی بێ هیچ پێویستیەک تێدا لە کیست چوو بوو.